لە ڕووی بەردەوامیەوە دنیا زووتێ پەڕە بەخوا دنیا زۆر کورتە. سێیەم خۆشیەکانی دنیا هەمیشە ناخۆشیان لەگەڵ ئاوێتەیە. سبحان الله هیچ خۆشیەکی ئەم دنیاە نییە هەر سرف خۆشی بێ 100% هەمووی خۆشی بێ ئیلا ناخۆشیەکیشی لەگەڵ ئاوێتە و تێکەڵە. بۆ نمونە هاوسەری، ژیانی هاوسەری بە نرخترین شتە بۆ مرۆڤ، بەڵام ئایا ژیانی هاوسەری هەمووی خۆشیە؟ ناوەڵڵا بەرپرساریەتێکی زۆر زۆر قورسە، تەحملی یەکجار زۆری دەوێت. ژیانی هاوسەری وەکو خۆشی تێدایە لە بەرامبەریشە چەندەها ناڕەحەتی تێدایە. منداڵ المال والبنون زینة الحياة الدنيا، ماڵی دنیات هەر هەمووی هەبێ منداڵن نەبێت جوانی پێ نابەخشێ. ماڵی حەڵاڵ و منداڵ خوا دەفەرمێت جوانی دنیان. منداڵ قڕەت و عەینە، بەخوا چاوی دایک و باوەک بە هیچ شتێکی ئەم سەرزەویە ڕۆشن نابێتەوە، نە بە ڤێلای و قەسر و قسووری جوان، نە بە پارە و دۆلاری دانراوی جوان، نە بە ئۆتۆمبیلی گرانبەها و مۆدیل بەرز، نە بە کۆڕی دانیشتنی یاران و دۆستان و خۆشەویستان، بە ئەندازەی ئەوەی چاو ڕۆشن دەبێتەوە بە بینینی منداڵێکی ساڵح، بە کوڕ و کچێکی ساڵح. منداڵ ڕەحمەتی خوای پەروەردگارە، بەڵام ئەم منداڵە چەنی خۆشی هەیە وەڵڵاهی بەڕێزان ئەوەندەشی ناڕەحەتی هەیە، ئەوەندەشی ئازار و زەحمەت هەیە. حەل لەوەتی کە لە دایک دەبێ بۆ دایک ئەو هەموو ژان و زەحمەتە، بۆ باوک دواتر خەفەتی نەخۆشکەوتنی، تالێهاتنی، گەورەبوونی، پەروەردەکردنی، ناردنە قوتابخانەی، هەموو ڕۆژێک کە مناڵەکانت ئیمتیحانیان هەیە تۆ بە ئەندازەی ئەوان ماندووی، بە ئەندازەی ئەوان خەمباری. ئەم جاوردەوە دەدوایی لە خوێندن تەواو دەبن دواتر خەمی هاوسەرگیری، بە ئەندازەی ئەوەی کوڕەکەت یان کچەکەت کێشەی هاوسەری هەیە تۆ لە ناڕەحەتی دای. ئەمجا خەمی ئەوەی دەستکورد نەبن، قەرزار نەبن، کرێچی نەبن، نەدار نەبن، لە ڕووداوی هاتوچۆ بە دوور بن، لە ڕەفیقی خراپ بە دوور بن. ئەم مناڵەت چەنی خۆشی هەیە سبحان الله ئەوەندەشی ناڕەحەتی لە بەرامبەرا هەیە.